دوای 71 ڕۆژ بەسەر دابەشنەکردن و دەست بەسەراگرتنی موچەی فەرمانبەرانی هەرێم حکومەتی مابەسەرچووی هەرێم بێباکە لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و ئامادەنیە موچە دابەش بکات. هاوڵاتیان دەڵێن لەگەڵ ئەم دەسەڵاتە هەموو ڕێگایەک تاقی کراوەتەوە و بێسوود بووە مەگەر ئەوەی خەڵک ڕێگای دیکە تاقی بکاتەوە. دای بە زوڵم بەچیت بە شۆڕژ دێکە ئەوەش زۆر پێشبینی ناکرێت ئێستا کە خەڵک ئامادە بێ بۆ شتە. ڕاستەکەی حەل بە چاکسازی ناکرێ بە وعد و بەڵێنی بۆش ناکرێ ئەوە دێ خەڵک بێتە مەیدان و ئامادە بێ ئەو سیستمە بگۆڕەکە هەیە فەرمانڕەوایی کێسە هەیە. ئەمە وەلا پەنا بەخوا وەکو سەدام ئەوای لێ هات و ئەوای لێ هات ئەوای لێ بێت و ئەوای لێ تێگەیت خۆ من کەسم نامەیان پەر کراوە تەسمیر خوایانە تێگەیت تەواو خوا هەمووی گەورەترە ئەگەر هەوەسێ کون فەیەکۆن ئەوامان لێگە ئەمان. هاوڵاتیان دەڵێن کار و کەسابەت و بازار و ژیانیان وەستاوە پرسیار دەکەن پارە لە بەغداوە هاتووە بۆچی دەستی بەسەردا گیرا و دابەشی ناکەن. ئەم دەسەڵاتە کەی بیر لە ژیانی خەڵک دەکاتەوە. پارە 20 ڕۆژە 30 ڕۆژە هاتووە 30 ڕۆژە مەعاجە 20 ڕۆژە هاتووە عێراق نادوێتی 760 و نازانم چەند ملیار ئێ بۆ تەوزیعی ناکەن میلەتی خۆتان ئەبێ بەم ناوعە ببن بەڕێوە. ئێمە وتمان حکوومەتێکی خۆمان هەبێ و سەربەخۆ بێ و بەعەز نەمێنێ و کەس زوڵممان لێ نەکات. ئێستا ئەمانە کاکە نابێت دەستکانە بنێ قورژی خەڵک و نابێ ئاوات و موتیش من لەوەکەکە وەڵڵاهی خواگی لێخوا لیان قوبوڵ ناکە قەسەم بەخوای گەورە خوا لیان قوبوڵ ناکە. کاتێک گەزانن وەکو بەشار ئەسەد نییە سەرەوە بنە بڕاکەن خوا قوبوڵی ناکە چی خوا بە هیچ جۆرە زوڵم قوبوڵ ناکە. ژیانی هاوڵاتیان و موچەخۆران تا دێت خراپتر دەبێت. فەرمانبەران مانگانە موچەکانیان دوا دەکەوێت و موچەی مانگەکانی کۆتایی ساڵیش دەکەونە مەترسیەوە. دەسەڵاتیش ئەمڕۆ سبەی دەکات و بە جۆرێکی دیکە خەڵکیان دەستخەڕۆ کردووە. ئەوەش تا دێت تووڕەیی شەقام زیاتر دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.